لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردنەکانی عێراق کێبڕکێی نێوان هێز و لایەنە سیاسیەکان بۆ بەدەستێنانی زۆرترین کورسی ئەنجومەنی نوێنەران بەهێزتر دەبێت. کاندیدێکی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت ئەو حیزبانەی حکومڕانی هەرێمیان کردووە نەیانتوانیوە ببنە داکۆکیکاری ڕاستەقینەی میلەتی کورد، بەڵکو سەرجەم پەیوەندیەکانیان لەسەر ئاستی حیزبی و شەخسی بوونە و ئەمەش زیانێکی گەورەی لە خەڵکی کوردستانداوە. حکومەت بریتیە لە هەیمەنەی حزب بەسەر حکوومەتەوە کەواتە بە شێوەیەکی حزبیانە شخصی و میزاجیانە تەعاملیان لەگەڵ حکوومەتی ئیتیحادی کردووە. مەبەستم هەردوو حزبی دەسەڵاتدارە کە ئەوان ڕاستەوخۆ پەیوەندیان هەبووە یان پرۆسەی پەیوەندی لەگەڵ عێراق ئەوان تێدا بەرپرسیارن. ئەمەش بوو هۆی ئەوەی کە ئەم بارودۆخە ناهەموارە کە هاتۆتەکایەوە بۆیتە هۆی ئەوەی کە وەزعی سیاسیمان لەو پەڕی خراپیدا بێت، بوویتە هۆی ئەوەی کە نیوەی خاک و خەڵکی کوردستان لەدەست بدەین، باری ئابووری گوزەرانی خەڵک ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر بچێت. مەسعود عەبدولخالق چاودێری سیاسی ڕایدەگەێنێت پێویستە جارێکی تر متمانە بەوانە نەدرێتەوە کە کوردستانیان بەم ڕۆژە گەیان، چونکە پێی وایە گەڕانەوەی ئەو هێزانە تەنها بۆ بەرگریکردنە لە مڵک و سامانیان نەک میلەتی کورد. 2023 چوونە ناو حکوومەتی عێراق کە شیعە و سونە زۆر لاواز بوون. ئێستا کۆتایی هات بەوەی کە لاوازترینیان کووردە ئەوان بەهێز بوون، یعنی تازە بەو جۆرە سەرکردانە کوردستان ڕاست ناکرێتەوە، دەبی بیر لە گۆڕینیان بکەینەوە، بیر لە گۆڕینی هەموو ئەوانەش بکەینەوە کە یارمەتی ئەو دەسەڵاتە زاڵمەیاندا کە نیوەی وەتەن بفرۆشرێ و ئەو هەموو ئەزمەیەش بێتە کوردستان و ئێستاش ئاوا لە جیهاندا تووشی سزا بووینە. ئەو دەسەڵاتی ئێستا یەک لای پێ دەکرێت، یان دەتوانی پارێزگاری لە ماڵە حرامەکەی بکە یان لە کوردستان. حتمما کوردستان نایکە ماڵە حرامەکەی دێکە، بۆیە دەبی دەنگدەر ئاگای لێبی دەنگ نەداتەوە ئەوانە جارشکە ئەوە چکەگەر ئەو دەسەڵاتە دەرچێتەوە هەرێمیش نامینی هەرێمیش هەردەوەشێتەوە و نەکەرە دەسەڵاتە دەبی هەموو ئەو حیزبانەش سزا بدرن کە یارمەتی دەری بوونە لە کاتی پێویست. بۆیە بەرەیەکی ئاشکرا دیارە ئێستا هاوپەیمانی و گۆڕان و کۆمەڵ و لەو دەمەی زیاتر خەڵک ئومێدی بەوانە هەیە بەو جەمەوە. ئەگەر سەیرێکی مێژووی حکومڕانی هەرێمی کوردستان بکەین لەسەر ئاستی عێراق ئەوە جگە لە شکست و شەرمەزاری دوو حیزبی دەسەڵات هیچ شتێکی دی بەدی ناکرێت. بۆ نمونە لە 4 ساڵی ڕابردوودا گەلی کورد لەسەر دەستی پارتی و یەکێتی پەیوەندیەکانی عێراق و هەرێمیان گەیاندە ئەو پەڕی ئاڵۆزی و دوجار بووە هۆی بڕینی بەشە بودجەی هەرێم کە بۆ ماوەی زیاتر لە 3 ساڵ خەڵکی هەرێم لەسەر دەستی دوو حیزبی گەورەی هەرێم تووشی برسێتی و قات و قوڕی هاتن. هاوکات دوجار بەوەش نەوەستان بۆ دەرباز بوون لەو شکستانە ڕیفراندۆمێکیان هێنایە ئاراوە کە ئەنجامەکەشی با لە دەستدانی شنگال و کەرکووک و ناوچە جێناکۆکەکان کۆتایی هات. وێڕای دووبارە گەڕاندنەوەی کورد بۆ ژێر دەستەی عێراق لە ئێستاشدا ئەوانەی ئامانجیان جیابوونەوە بوو کێبڕکێ لەسەر بەدامەزراوەی کردنی کۆماری عێراق دەکەن. ئاراس عەزیز کەناڵی پێیام هەولێر.